ئەمڕۆ وەکو بەخشین ئەو ماڵانەی کە زیانی زۆریان بەرکەوتووە سەریع پێداویستەکانیان خوا پشتیوانە بۆ جێبەجێکەین ئینشاءڵڵا ئەوەی پێویستیان بێ ئیمڕۆ چۆن بڵێ فریاکەوتنی خێرا خوا پشتیوان بێ بۆیان جێبەجێکەین ئینشاءڵڵا بەڵام ئەمانەوێ بەڕاستی لۆدێک دروستکەین هەم لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاج ڕەشیش بەیانی پێکەوە بووین پەیوەندیمان بە بەغداوە کرد لەسەر ئاسی حکومەتی ناوەند و هەرێم لە ڕێی پەرلەمانتارەکانەوە لە ڕێی دام و دەستگاکانی حکومەتەوە ئەبێ قەرەبووی ئەو هەموو دوکانە بکرێتەوە چونکە کەم تەرخەمی یەکەم لە ئاسوی حکومەتایە و ئەوانیش بەرپرسن لێی بەڵام ئەمەی تریان هاوڵاتیان ئێمە وەکو بەخشین ڕێکخراوێکی خێرخوازین و بە هاوکاری ئەو ڕێکخراوانی تریش کە لە دەرەوەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان خوا پشتیوان بێ هەر ئەمڕۆ بەیانی چی پێویست بێ ئینشاءڵڵا جێبەجێیەکەین. ئێمە وەک دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ هاتین لە نزیکەوە ناوچە کارەساتبارەکە ببینین بارودۆخی خەڵکی ببینین بزانین تا چه ئاستێکە کارەساتەکە و پێداویستی خەڵک چییە خەڵک پێویستی بە چییە ئەو زەرارانەی لیان کەوتووە لە چیایە لە ڕوانگەیەوە ئێمە راپۆرتێک حازرەکەین ئەچینەوە بۆی کە هەم خێرخوازانی ناوخۆ هەم دەرەوە ئێمە لەگەڵ هەندێک ڕێکخراوی دەریشەوە لەسەر خەتین کەوانیش بێن بەدەمەوە لەسەر زەوی ئەو پێداویستیانەوە بەدەمەوە هاتنی خێرخوازان ئێمە بڕیارە دەین پێداویستی ئەو خەڵکە چی بێ بە گوێرەی ئەوە هاوکاریەکەین هەیە پێویستی بە هاوکاری مادی هەیە پێویستی بە کەلوپەلی ناوماڵ هەیە خانۆکەی ڕووخاوە پێویستی بە نۆژەنکردنەوەی خانوو هەیە بە گوێرەی ئەوە بڕیارە دەین و بە گوێرەی توانای خۆمان وەک دەستگای خێرخوازی بەخشین بەدەم ئەو خەڵکە لێ قەوماوە چین. دیارە ئەمڕۆ ئێمە نووسینگەی شۆڕشمان کە دەستی کردەوە بە دابەشکردنی هاوکاری دارایی کە زیاتر لە 100 ماڵ هاوکاری داراییان پێشکەش دەکا و ئینشاڵڵا ئێمە لە بەرنامەکانی داهاتووشمانە ئەتوانین بزانین قەرەبووەکانمان هەموو دیاری کردو ئینشاڵڵا بۆی بتوانین قەرەبوویان بکەینەوە. لە دەستپێکی ئەو کارانەمان بۆ بەدەمەوە چوونی خەڵکی لێ قەوماوی ناحیەی شۆڕش ئەنجاممانداوە بە پشتیوانی خوا و لە ڕێی ئەو خێرخوازانەی کە لە ڕێی دەستگای بەخشین و نووسینگەی شۆڕشی دەستگای بەخشین و هاوکاریەکان ئەگەێنن لە دەستپێکە هاوکاری 100 خێزانەکەین هەر خێزانەی $500 و تا بە زمانی بازار 5 جۆرەخە ئەو 100 خێزانە $50,000 کەواتە 5 دەفتەر دۆلاریان لە هاوکاریەکەین بەدەر لە هەندێک پێداویستی ناوماڵ و شتومەکیش کە ئەمڕۆکە ئەیگەینێ دەستیان ئینشاءڵڵا. ئیمڕۆ سوپاس بۆ خوا لە ڕێی خێرخوازێکەوە بڕێ پارەی باشمان بۆ هاتەوە بۆ 100 ماڵ ئیستا 50 ماڵی تەوزیعکن بەسەر 50 ماڵیان ئیستا تەوزیعکن بەسەریانە لەگەڵ دۆشک و بەتانیشتا ئینشاڵڵا ئایندەینێ و مقدەرەوەی توش بە شەو یان بەیانی ئایندەینێ ئینشاڵڵا 100 ماڵ بڕێ پارەمان بۆ هاتووە ئینشاڵڵا ئایندەینێ لێرەشەوە داوا لە خێرخوازانەکەم یارمەتیماندەن بەشکم ئێمە بتوان زیاتر یارمەتی و خەڵکە بدەین لەبەرەوە لە توانە و قووەتی ئێمەیانی خەڵکەکە زۆر لێی قەوماوە زۆر پێویستیەکی ژیانی نەماوە ناو ماڵە اینجا لێرش خەڵکی ئەم سونەی مەشەژارە ئێمە داوا لە خێرخوازانی دەروی وڵات ناو کوردستان شارەکان دەکەین بە هانامەوە بین ئێمەش وەک دەستێکی ئەمین ئینشاڵڵا ئەگەینە دەستی ئەو ماڵانە ئینشاڵڵا.